ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە شێوەیەکی گشتی دەبێ هەر تاکێکیان بانگخوازێک بن بۆ خوای گەورە، خەڵکانی تر بانگ بکەن بۆ ڕاستەشەقامی ئەم ئیسلامەتیە و شانازیشی پێوە بکەن و زۆر بەوەش دڵخۆش بن و بە پیرۆستترین ئەرکشی بزانن کە لەسەر شانیان هەیە. چونکە خوای گەورە میهرەبان دەفەرمێ ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. چێ هەیە گفتار و قسەی لەوە جوانتر و ڕێک و پێکتر بێ، لەو کەسە جوانتر و ڕێک و پێکتر بێ کە خەڵک بانگ بکا بۆ لای پەروەردگار. خوای گەورە قەیتی داناوە دعا إلى الله، بانگی خەڵک بکا بۆ لای خوای پەروەردگار و هیچ مەبەستێکی نەبێ لەم بانگکردنەی خەڵک بۆ لای خوای پەروەردگار ئیلا ئەوە نەبێ کە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە پاداشتی باتەوە، خوای گەورە لێ ڕازی بێ. ئەمە شەڕەفێکی زۆر گەورەیە. خوای گەورە فەرمی هیچ کەسێک نییە قسە و گفتاری لەم کەسە جوانتر و ڕێک و پێکتر بێ و شایستەتر بێ بۆ ئەوەی کەوا خەڵکی تر گوێی بۆ بگرێ و جوابی بنەوە و وەڵامی بدەنەوە.